خی بەخشندە و میرەبان سوپاس بۆ خی پەروەردگار ئەمڕۆ لە ناوچەی گەرمیان پرۆژەی ڕۆشنایی فەرموودە بۆ تاقیکردنەوەی 63 فەرموودەی دووشەیی بە پایان گەشت. سوپاس بۆ خی پەروەردگار پرۆژەکە بە سەرکەوتووی تەواو بوو و ڕێژەیەکی زۆر لە خوشک و برا بەشداری پرۆژەکە بوون و لە دەڤەری گەرمیان ڕێژەکە سوپاس بۆ خوا نزیکەی 4000 بەشدار بووە و پێشوەختە کتێبەکە بەسەر بەشداربووان دابش کراوە و بەشداربووان ناویان نووسیوە و ئەمڕۆژ لەسەر تاسەری هەرێمی کوردستان تاقیکردنەوەکە ئەنجام درراوە و کۆمەڵی خەڵاتی شایستە و بێوێنە و نایاب دەستشان کراون بۆ بەشداربووانی پرۆژەکە. شایانی باسی تاقیکردنەوەکە لە چەند شوێنێک ئەنجام درراوە لە دەڤەری گەرمیان، لەوانە شاری کەلار، ڕزگاری، باوەنور، هەروەها شاری وەزیران کفری. تاقیکردنەوەکە لەم چەند شوێنە ئەنجام دراوە کە توانین بڵێن لە تەواوی گەرمیان تاقیکردنەوەکە ئەنجام دراوە. سوپاس بۆخوا. گرنگی لە بەرکردنی ئەم فەرموودانە لەوەدایە کە بەشدار بوو ئەتوانێت 63 فەرموودەی پەیامبەری سەروەر لەبەر بکات و بتوانێت کاری پێ بکات و هەر بابەتێکیش کە تۆ شارەزابی تایە پاشان ئەتوانی کاری پێ بکەیت و بۆ ئومێدی کە پشتیوان بەخوا بەشداربووان بتوان کار بە ئەو 63 فەرموودەیە بکەن و بۆی نەوەیەک و جیلێکی باش بەڕێوە بۆی نەوەیەکی باش و جیلێکی پەروەردەیی لە کۆمەلگایە دروست بن پشتیوان بەخوا. لەو کاتەوەی کە ئەم پرۆژانە دانراوە من خەریکی سعیکردن و پرۆڤەکردنێن و هیوادارم کە ئەم پرۆژانە بەردەوام بێ و لە چەندان پرۆژەکانی تریشە بەشدار بووم، هیوادارم کە بەردەوام بێ و خێزانەکەم هاندەرێکی سەرەکی بن بۆەوەی کە من بەشداری بکەم لەم پرۆژەیەدا. وەک لە کتێبەکەڵێ نار الحەق دۆزەخ ڕاستیە، جەنەت الحەق بەهەشت ڕاستیە، ئەشوح مەهلەکە ڕەزیلی لێ ناوچوونە، دەستپێوەگرتن گەنجینەیە، ئەفش و سەلام سەلام بڵاو بکەنەوە زین وەرجح بکێشە و کێشەکە قورس بکە بە سوودی کڕیار. ماوەی هەفتەیەک ئەم کتێبەم وەرگرت لە ماڵەوە کە لەبەرم کرد هەر دووبارەمە کرد و مراجعەمە کرد و لە ماڵەوە هەمومان بەشداریمان کرد و دایکم هەنمیدا، باوکم هەندان، هەموو دامان خێزانەکەم هەنمیدا و هاتم امتحانەکە و شکر بۆ خوددا امتحانەکە زۆر ئاسان بوو، ئینشاڵڵا دەرجەی کاملش ئەهێنم. وفەرموودەی کە لەمەدا هەیە لەم کتێبە دەڵێ ئیڕحەمو تورحم، دەڵێ بەڕەحمن تا لەبەرەوەی کە ڕەحمتان پێ بکرێت. ئەجێ ئەوە لە دنیادا ڕەحم بکەین بە خەڵکی تاوەکو لە ڕۆژی قیامەتا ڕەحمان پێ بکرێت. ئەڵێن با بەشدار بن بۆ هەر ئەوە نیە لەبەر ئەوەی کە شتێکمان دەستکەوێت، هەر بەوە کە خێرەکەمان دەستکەوێت و هانی خەڵکی تر بدەین، یعنی بزانین هەر سوود وەرەگرن لە کتێبەکە نەوەک لەبەرەوەی هەر شتێکمان دەستکەوێت، یعنی وەکو عومرە بێت یان هەر شتێک خۆی خۆش شتێکت دەستکەوێت لەبەر دەرەجەکەش نەبێت، یعنی هەر بۆ خۆشەوە سوود لە کتێبەکە وەرگریت و هانی خەڵکی تر ببینن، یعنی ئێمە بەشداری دەکەین ئەوانش حەزەکەن بەشداری بکەن. من ئەمڕۆوەکو خوێندکارێکی زانکۆ ئەلحەمدوللیلا توانین بەشداری بکەم لە ئەم تاقیکردنەوەیە و من ئەمە فەزلی خوای گەورەیە کە لە مناڵی و بەشداری ئەەکەم لەم تاقیکردنەوەانە. امتحانەکە بەعام ئاسان بوو و من تقریبا ساعتێ پێش امتحانەکە دەسم پێ کرد بە حکمی ئەوەی پێشتر دەسم یعنی چەند جار بەشداریم کردووە لە هینی فەرموودەیە زۆر باش بووم ئەلحەمدوللیلا. وەڵاهی تاکە هاندەر کە ئەوەی یعنی بۆ ئەوەی بەشداری بکەم ئەوە بوو کە ئەجرێکی زۆری تایە، تاکە هاندەرێکەوە هاندەرم بوو بێ ئەوەیە. ئەو فەرموودەیەکەوە من یعنی زۆر هینم کرد ئەڵێ المؤمن مرآت واتە ئیماندار ئاوێنەیە، یعنی کەسێک ئیماندارێک لە ئێمە ئەتوانێت ببێ بە ئاوێنەیەک بۆ ئەوەی کەسانی تر چاوی لێ بکەن لە ڕێی چاکە و زۆرێک لە ئەو کارانی کەوا مسلمان ئەنجامی ئەدا ئەتوانێت ببێ بە ئاوێنەیەک بۆ ئەوەی کەسانی تر چاوی لێ بکەن.